سەرەتا بە ناوی خی گەورە میهرەبان من بە ناوی کەیوان جەلالەوە لە وڵاتی بەریتانیا لەگەڵەوەی بەڕێزا قسە دەکەم. من بەشداری ئەم کۆرسانەی کاگاواتم کردووە و سوودێکی یەکجار باشی خەیاڵی لێوەرگرتووە. ئەو بەشانێش کە من بەشداریم کردووە بەشی ئینۆتیزم و خۆخەواندن، وەرگێڕانی زمان، بەهێزکردنی تەرکیز و یادگە، کۆرسی بازارسازی. من ئەم بەشانم هەمووی وەرگرتووە و سوودێکی یەکجار خەیاڵیم لێ وەرگرتووە. هەموو بابەتەکانم کردوەوە 2 ساڵە پەیوەندیم بەم کۆرسانەی کاگاواتەوە کردووە و هەروەها من کۆرسی ئینۆتیزم خۆخەواندنم وەرگرتووە. من پێشتر کە ئەچوومە سەر جێگا خەیاڵم ئەچوو شەوانە، بەڵام بە هۆرگرتنی ئینۆتیزم و خۆخەواندن ئێستا ئەتوانم خۆم بخەوێنم و ئەتوانم هاوڕەکانشم لەگەڵ خۆم بخەوێنم و بەهێزکردنی تەرکیز و یادگە. من ئێستا جاران تەرکیزم زۆر باش نەبوو لەگەڵ یادگا، بەڵام ئێستا تەرکیز و یادگەم زۆر باش بووە، ئەتوانم تەزگری لەسەر بابەتەکان زۆر بە باشی دابنێم و ئەتوانی تەرکیز و یادگە لە ڕۆژانەدا بەکاربێنی. هەموو کەسێک پێویستی بەو کۆرسەیە. و کۆرسی بازارسازی من لە وڵاتی بەریتانیا بووم و نەمتوانی خاوەن بزنسی خۆم بم، بەڵام دوای وەرگرتنی کۆرسی بازارسازی من توانیومە ببمە خاوەن بزنس و کاری خۆم و وەرگێڕانی زمانێکێک بۆ لەو بربەستانی کە نەمتوانیوە بزنس و دوکانم هەبێ، بەڵام بە وەرگرتنی ئەو دوو کۆرسە وەکو بزنس و دوکاندانان زۆر ئیسفادەم لێ کردو، وەرگێڕانی زمان و کۆرسی بازارسازی. لە ڕووی زمان و ئێستا ئەتوانم لەگەڵ کاسەمەرەکان و مشتەرەکانم زۆر بە جوانی قسە بکەین و لە یەکتری تێبگەین و وەکو کۆرسی بازارسازی من زۆر ئیسفادەم لێ کردو و بە جۆری قسەکردنی کۆرسی بازارسازی لەگەڵ مشتەرەکانم قسە ئەەکەم، هەڵسوکوتیان لەگەڵا ئەەکەم، زۆر ئیسفادەم لێ کردووە